ڕێز هاوڕێیان بابەتی شێخ مەقسوود و ئەشرەفیە بە کورتی قسە دەکەم هەمووتان بینیتان دوێنێ شەو ئەشرەفیە کەوتە دەستی سووریا ئەوە بوو کە و عەرەبانەی لەگەڵ هێزی دیموکراتی سووریا یان قەسەد بە پێکەوە شەر دەکەن خیانەتیان کرد و ڕادستیان کرد و ئەم حاڵەتە یەکەم جار نییە لە مانبجیش پێش ساڵێک هەمان شت بوو کە مانبجیان ڕادستی هێزەکانی سەر بە تورکیا کرد ئەمەی لە حکوم دەکات لە دیمەشقیش پەیوەندی لەگەڵ تورکیای باشە و تورکیا داعمی دەکە و هەر ئەمان شتە هەڵبەت ئەمە هەموومان دەزانین ئەم شتەی کە کرا زیاتر بوو تەختیەکردنی ئەوە بوو کە سەرۆکی سووریا لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا اتیفاقی کرد سێ شاری گەورە سوەیدا قوڕەیتەرە لەگەڵ دەرعا بە تەواوی تەنازلی کردوون بە ئیسرائیلیدا ئەمە ئیسلامیەکانن کە دەیانوت ئێمە قودس ڕزگار دەکەین کەچی 800 کیلۆمتری مربعیان پێشکەشی ئیسرائیلی کرد عافیەتت بێ ئیسرائیل ئەوە باش دەیان ناسی ئیسرائیل دەزانێ ئەم ئیسلامیەت هەندراوانە و ئەم ئیخوانەکان چۆنن و چۆن نین 800 کیلۆمتری مربع پێشکەشی ئیسرائیلی کرد ئیسرائیلیش و ئەمریکاش پێوتەوە بۆ ئەوەی کە خەڵکی سووریا خەریکی ئەم بابەتە نەبێ بڕۆ ئەشرەفیە و شێخ مەقسوود بخۆت بیکرا ئەشرەفیەش خیانەت کرا چونکە عەرەب بوون خۆیان ڕادەست کرد دوێنێ تەلەڤیزیۆنی سووری خۆی وتی ئینشقاقات دروست بووە وەک مانبج و ئەوانە ئیتر هیوادارم سەرکەون هیوادارم ئەم هێزەی کوردی کە ئێستا شارێکی زۆر قورسە لە شێخ مەقسوود بەرخودانێک گەورە دەکەن هیوادارم بتوانن دووسێ ڕۆژ خۆیان ڕاگرن چونکە دووسێ ڕۆژی تر ئەم شتە ئەگەر سووریا نەتوانی بشتە ناوی بگرێ سەرکەوتن بۆ کورد دەبێ بەڵام بەگشتی من لێرە دوو خاڵ دەڵێم کە جێگای ڕەخنەیە بۆ قەسەد بۆ ڕۆژئاوای کوردستان ئەو گەڕەکانە کە لە ناو جەرگی حەلەبدانە و دەوروبەری عەرەبە کوردستان نیە ئەمانە هەمووی کوردن مەهاجرن چوونەتە ئەوێ لە حەلەب لەوێ دانیشتونە ئیشیان کردووە لەوێ ماون و ئەو گەڕەکە شێخ مەقسوود هەمووی تەجاوزەها یعنی گەڕێکێکی شعبی زۆر هەمووی تەجاوزات زۆر یعنی بڵێن ئینە ڕێک و پێکی ئاوەدانی تیان نیە یعنی ئەگەر زانیتان ئەوان دێن و هجووم دەکەن دوو حاڵەت هەیە یان ئەبوایە قەسەد جەبهەی تری کرد باوە لە شوێنی تر شاری کرد بە تاکو حکومەتی سووری هەموو هێزەکەی بۆ ئەوێ نەبە ئەگەر ئەوەش دەکەی و پێت ناکرد لە تورسی تورکیا لە ترسی ئەمریکا ڕێگات پێ نادەن کەواتە ئەبێ شەڕەکەت نەکرد بە و ئەو هێزەی ئاسایش کە لەوێ هەتا ڕادکێشەوە وت بەوەرە حکومەتی سووریا لەناو ئەو گەڕەکە کە ئەویش بەشێکە لە سووریا بەشێکە لە حەلەب دەوێ ئیدارە بکە و تەواو کێشەیەکمان نیە بەڵام بڵێ نا شەڕ دەکەم شەڕ بەتەنیا ئەوان بکەن و ئێوە لە ڕۆژاوای تر کوردستان هیچ دەکەن بە دروستی نابینم دەبێت چەند جەبهەیەک بکرێتەوە دەبێت شەڕی تر بکرێت یعنی من حەز داکەم زۆر ڕەخنە بگرم چونکە لە شەڕ داینەوە ئێمە دەبێت پشتگیریان بکەین دەبێت لەگەڵیان باستی بەڵام کەم مەزلوم کوبانی هاتە دهۆک و سەرۆک بارزانی وتم بەخوا من مستەقبەلی ئەمانە باش نابینم چونکە ئەوەی نزیکی پارتی دەبێت بە سووتێ ئەوەی بە پارتی و بارزانی بڵێ مەرحەبا ئاگری تێبەر دەبێ وێران دەبێ کە ئەمانە وەخوا نزیکی بارزانی پارتی کرد وتم خێر کە تا نەوروس ئەم ستاتوێی کە لە ڕۆژئاوای کوردستانە تێک نەچێت چونکە مەسعود و بارزانی نۆکەری دوژمنن باوەرتان هەبێ لای مەسعود هیچ کێشەیەک نییە ڕۆژئاوا ئیبادە بێ خۆی بچێ لەگەڵ پێشمەرگەی ڕۆژ و پێشمەرگەی خۆی لەوێ دانیشێ بڵێ من ئێوە بەڕێوە دەبم هەم تورکیاش پێ ڕازیە هەم حکومەتی دیمەشقش پێ ڕازیە چونکە جاشێک دێنن جاشێک کە هەموو شتێک بۆ ئەوان بکە هیوادارم ڕۆژئاوای کوردستان ئاگای لە خۆی بێ بە دوواچوون بە خۆیدا و سیاسەتی خۆیدا بکە بە تایبەتی لەگەڵ بارزانی کە ئەمانە خائینن خۆفرۆشن سیرکە ئەمڕۆ تەلەفۆنی کردووە لەگەڵ شەڕع دەڵێ داوام لە قەسەد کردووە شەڕ ڕاگرێ مەسعود بۆ قەسەد دەستی بە شەڕ کردووە یان سووریا دەستی پێ کردووە سیرکە ئەمە زۆر
نازانم ترسم هەیە ترس تەجروبەی برادەرانی ڕۆژئاوا و باکوور زۆر درێژە لەگەڵ مەسعود و پارتیدا دەبوایە نەکەوتمانە تەڵەی ئەوان باوەری پێ مەکەن باوەرتان هەبێ ئەمەی کە ئێستا دەکرێ ڕەزامەندی تورکیاشی لەگەڵە هیچ و یارمەتەدەن مەسعودیش ڕازیە و مەسعود چاوەڕێیەکەی دەسەڵاتی ڕۆژئاوا دەکەوێت تاکو خۆی و پێشمەرگەی ڕۆژ کە دروستی کردووە بچنە ئەوێ حوکمڕانی بکەن یان ئەو مەجموعە بنێرە حوکمڕانی بکە و وێنەکانی مەسعود دەوێ هەڵوەسن بۆیە ئەبێ ئێمە هەمووان پێشگیری ئەمەی ئێستا بکەینی ڕۆژئاوا و ئەم شەڕە شەڕێکی قورسە بە تایبەتی لە شێخ مەقسوود چونکە گەڕێکێکە دەوروبەری گیراوە هیوادارم قەسەدیش بە دوواچوون بەخۆی دەبکە و هێزە عەرەبیانەی کە لەگەڵ ڕۆژئاوای کوردستان هەمان شتی مەمبج و ئەشرەفیە دووبارە نەکەن سوپاسان دەکەم سەرکەوتن بوو گەلی ئێمە لە ڕۆژئاوا و هیوادارم خەڵکی سیبیل نەهێتە کوشتن هیوادارم کەمترین خوێن بڕێژێ و سەرکەوتن بۆیان دەخوازم تکا لە ئیسلامی سیاسی کوردستانیش دەکەم حزبە ئیسلامیە سیاسەکانی کوردستان کە پشتگیری ڕۆژئاوای کوردستان بکەن چوون ئەوان پشتگیری غەزایان کرد بە هەمان نەفەسیش پشتگیری ڕۆژئاوای کوردستان بکەن بمینن لە خێر و خۆشیدا